وەزارەتی بەرگری ئەمریکا دەڵێت نزیەکەی 11,000 سەربازی وڵات لە ئەفغانستانن نەک 8,400 وەک وەزارەتەکە بۆ ماوەی چەندین مانگە ڕایگەیاند بوو. بەڕێوەبەری ڕێخستنی گشتی ئەو سەربازانەی لە ئەفغانستانە نەژمار بوو کە کەمتر لە 120 ڕۆژ بوو لە وڵاتەدا بوون، وەک ئەو سەربازانەی کە بۆ کردارەکانی پشتیوانیکردنی شەڕ یان بابەتی ئاوتۆ بۆ ئەفغانستانێ دەنێردرێن. گوتەبێژی باڵای پەنتاگۆن کوتی ئەو شێوازە کارکردنە بە کۆتای هاتووە. زیادبوونی ئەو ژمارەیە دەگەڕێتەوە سەر داوای وەزیری بەرگری ویلایەتە یەکگرتووەکان جیم ماتس کە شێوازێکی ساکار بۆ بژاردننی سەربازان بەکاربێنن پێشەوەی هیچ بڕیارێک سەبارەت بە ناردنی سەربازانی زیاتر بۆ شەڕ بنێردرێن. کاربەدەستان دەڵێن ئەو شێوازە نوێ بۆ ئەژماردن زۆر ڕوونترە. دەژڵێن ژمارەی فەرماندەکان هیچی تر لە ڕادەیەکی دیاریکراودا نابێت، بە جۆرێک دەتوانیت ڕێگان پێ بدەیت کە هەموو یەکەکانی لەشکری بۆ ئەفغانستان بنێرن. هەمووان ئەوە دەزانین کە بۆ دەستنیشانکردنی پلەیەکی دیاریکراو یەکەکان هەموو پێکەوە باشتر ئامادەترن لە ئەو یەکانەی بە جیا کردارێک ئەنجام دەدەن. ئەو 11,000 سەربازە ئەو ژمارە زیادە ناگرێتەوە کە ڕەنگە وەزارەتی بەرگری لە حوتو یان مانگەکانی دواییدا بۆ ئەفغانستانی بنێرێت. ماتس هێشتا سەبارەت بە ناردنی سەربازی زیاتر بۆ شەڕی 16 ساڵی ئەفغانستان بڕیاری کۆتایی نەداوە.